بینەران بەڕێز و کاتتان باش. کۆماری ئیسلامی زیاتر لە 40 ساڵە لەسەر کارە و هەموو نەتەوەکانی ئێرانی چەساندوتەوە و لە هەموو نەتەوەکانی ئێران ئازادی خوازانی لە سێدارە داوە، هەر چەند ڕۆژ لەوە پێش چەند کوردی لە سێدارەدا. وتاوتوێ و باسە کە کورد لە کوردستانی ئێرانی ئاسۆی بەکوێ دەگات، ئایندەی بەکوێ دەگات. لەم بارەوە پرسیارەکانمان ڕووی دوو میوانی بەڕێزمان دەکەین، دکتۆر جعفەری حامیدی مامۆستا لە زانکۆی نۆروێژ و هەروەها کاک ڕەزا کاعبی تێگری سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشان، هەروەها کە ڕێکخراوەکەشی ئەندامی ناوەندی هاوکاری پارتەکانی سیاسی کوردستانی ئێرانە. کاک ڕەزا، لە پێشدا سپاسی ئامادەبوونی هەردوو گلاتان دەکەم. کاک ڕەزا، لە تۆ دەست پێ دەکەم. چەندین ساڵە کۆماری ئیسلامی لەسەر کارە و بە ئاشکراش مافەکانی مرۆڤی تا ئێستا پێشێل کردەوە، فەرق جیاوازی دایان ناو لە نێونەتەوەکانی دیکە. بەڕای ناوەندی هاوکاری پارتەکانی سیاسی کوردستانی ئێران هۆی چییە کۆماری ئیسلامی هەتا ئێستاش هەروە لەسەر کار ماوەتەوە؟ من لە پێشتا سپاسی ئێوە ئەکەم و هەروەها زۆر زۆر بە خێراتنی کاک جعفەری حامیدی دەکەم. سەبارەت بە پرسیارەکەیش دەبێ بڵێم بۆ شڕۆڤەکردنی ئەم ڕاستیە تاڵە کە بۆ دوای 40 ساڵ کۆماری ئیسلامی هەروە لەسەر کار ماوەتەوە، لەسەر دەسەڵات ماوەتەوە، بە کۆمەڵێک بابەت، بە کۆمەڵێک مەسائل دەبێ ئاماژە بکەین بۆ ئەوەی کە ئێمە بۆمان دەربکەوێ بۆچی کۆماری ئیسلامی تا ئێستا لەسەر کار ماوەتەوە، وێڕای ئەوەی کە لە حاڵی حازرەکە ئێمە لێرە قسە دەکەین لە خراپترین قۆناغی خۆی بەسەر دەبا، قەیراناویترین دەورانی حاکمیەتی خۆی بەسەر دەبا، چ ناوخۆیی چ دەرەکی. دەزانین کۆماری ئیسلامی ئێران بە گشتی لە ناوچەیەکی زۆر ئاڵۆز قەراری گرتووە، لە ناوچەیەکی زۆر ئستراتیژیک لە ڕۆژهەڵاتی ناوڕاست قەراری گرتووە. بۆیە گۆڕانکاریەکانی ئێران لە 100 ساڵی ڕابردوو ڕاستەوخۆ هەم تەئسیری وەرگرتە لە گۆڕانکاریەکانی ناوچەیی و جیهانی و هەم تەئسیری داناوە. ساڵی 1357 پاش ڕووخانی کۆماری ئیسلامی دەسەڵاتی سیاسی کەوتە دەست ئیسلامیەکان. خومینی ئەوان توانیان جڵەوی ئەم دەسەڵاتە بگرن کە بۆ خۆیان بەرحاڵ پشتیبانیەکی جەماوەری زۆر گەورە و پانیبەرینیان لە پشتەر بوو و دەزانین کە بەرحاڵ نەتیجەی حرەکەتێکی گەورەی جەماوەری بوو کە بەرحاڵ کۆماری ئیسلامی دامەزران. ئەم دامەزراندنی کۆماری ئیسلامی لەگەڵ نەقشە و پلانی دەتوانین بڵێن هەموو زلهێزەکانی دنیاش داهاتەوە. ئەوان بۆ ئەوەی کە ئێرانیان لە دەست دەرنەچێ، بۆ ئەوەی کە ئێران وڵاتی ئێران کە وڵاتێکی زۆر گرینگە لە ناوچەکە و کاریگەری زۆرە لەسەر کۆڕانگاریەکان لە دەریایە، بە گشتیانەوە لایەنی ئیسلامیان تەقویت کرد، پەڕووباڵیان پێدا و کردیانە ئالتەرناتیڤێکی واقعی و پشتیان کرد. و دوایش دەزانین بۆ 1/10 بۆ تێکشکاندنی هەموو ئاسەوارەکانی شۆڕش و ڕاپەڕین و شور و شەوقی خەڵک بۆ ئازادی و بۆ گەیشتن بە مافەکانی خۆیان، نەتەوەکان بە مافی خۆیان، کرێکاران بە مافی خۆیان، ژنان بە مافی خۆیان، هەمووانە دەزانین چ حەمامێکی خوێنیان لە سەرتاسەری ئێران وەڕێخست و دەزانین کە دنیایش بێدەنگی لەبارەوە گرت. نەتەنیا بێدەنگ بوو بەڵکو بە جۆرێک پشتیبانیان کرد و دەزانین کە ئیتر هەر چەشنە ئاسەواری ڕاپەڕین و خەبات بۆ گەیشتن بە مافەکانی خەڵک، بە مافەکانی کرێکاران، نەتەوەکان، هەموو ئەوانە لەگەڵ لەمپەرێکی گەورە لە جەنایەت و لە ڕەشەکوژی و لە ئیعدامی بە کۆمەڵ و لە قەتڵی عام و ئەوانە ڕوبەڕوو شەڕی ئێران و عێراق ڕوویدا. و دوایەوە دەزانین ڕووخانی سۆڤیەت خۆی چ کاریگەریەکی زۆری لە ناوچەکە بوو و دوایە شەڕی خەلیج و هەموو ئەوانە. بۆیە من پێم وایە سەرەکی دەرین هۆکار بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی لەسەر کار ماوەتەوە ئەویش ئەو سەرکوب بە خوێناییە و بێبەزەیانە و دڕڕەقیانە بوو کە دەهەی یەکەم کە ئیسلامیەکان و هەموو جەناحەکانی
کۆماری ئیسلامی بە تایبەت ئیسلاحخوازەکان وەک دەورانی تەڵایی کۆماری ئیسلامی ناوی لێ دەبن ئەوە بوو کە لەو پەڕی وەحشیگەری و جەنایەتەوە هەر چەشنە ئاسەواری شۆڕش و ڕاپەڕین و شور و شەوق و شادمانیان بۆ گەیشتنی خەڵک بە مافەکانی خۆیان بە تەواوی تێکشکان. ئیتر گۆڕانکاریەکانی ناوچەیش خۆت دەزانینی تر بەهاری عەرەبی، تێکشکانی بەهاری عەرەبی و ئیتر شەڕی خوێناوی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ئێستا لە ئارادایە، هەموو ئەوانە دەزانیم هۆکاری ئەوە بووە کە کۆماری ئیسلامی لەسەر پێ بمێنێتەوە. بەڵام حەقیقەتی ئەوەیە هەموو ئاماژەکان بۆ ئێمە دەری دەخا کە کۆماری ئیسلامی لە دەورانی پڕ لە قەیران و پڕ لە کێشەی خۆی بەسەردەبا و ناتوانێت لە ژێرباری ئەم بوحرانە بێتە دەرەوە. کاک جافەر وەک کاک ڕزا ئاماژەی پێدا یەکێک لە هۆکارەکانی مانەوەی کۆماری ئیسلامی سەرکوتە و ئێستاش لە قەیراندایە. لە نێو ئێران ژانەتەوەی جۆراوجۆر هەنا هەمووشی چەساندونەوە لە هەموو نەتەوەکان ئێعدام کراوە. بەڕای بەڕستان هۆی چییە کە تا ئێستا هەر ماوەتەوە لەسەر کار؟ سڵاوم هەیە بۆ جەنابتان، بۆ هاوکاران لە دەنجی ئەمریکا، سڵاوم هەیە بۆ هاوڕێی خۆشەویست و تێکۆشەرم کاک ڕزای کابی جێگری سکرتێری کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و هەروەها وەتەبێژی ناوەندی سیاسی هێزەکانی ئیزنم بدەن بڵام ڕۆژهەڵاتی کوردستان. لە ڕاستیدا ئەوانەی کە کاک ڕزا ئاماژەی پێکردن جوان بوون و واقعی مانەوەی کۆماری ئیسلامی لە دەسەڵاتدا، بەڵام کۆمەڵێک شتیری کە من پێم خۆشە لێ زیاد بکەم. ئەویژەوەیە کە کۆماری ئیسلامی هەر لەو سەرەتای هاتنە سەرکاری بە دوو خاڵی زۆر بەهێزەوە هاتە مەیدان. خاڵێک پشتیوانی زۆری لایەنگرانی شیعە مەزهەبی لەگەڵ بوو، خاڵێکی دیکە منبەرێکی پان و بەرینی بە نێوی مزگەوتەکان لە ئێراندا هەبوو. ئەم دوو هۆیە بوونە باعیسی ئەوەی کە لە ئاستی نێوخۆییدا لە ئاستی ئێراندا بە زوویی خۆدا بکوتن، ڕێشەدا بکوتن. لەلایەکی دیکەوە کۆمەڵگای نێونەتەوەیی بەبێ لە بەرچاوگرتنی یەروەک کاک ڕزای شارەیان پێفەرموو، بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە گەلانی ئێران قەتڵ عام دەکرێن، ئاوایی بە ئاوایی، ناوچە بە ناوچە، شار بە شار، شۆن بە شوێن، دادگای سەحرایی دەکرێن، لیان دەکوژێ، لیان دەبڕێ، بەوە قەناعەتیان کرد کە کۆماری ئیسلامی بمێنێتەوە و دژی کۆماری ئیسلامی ڕانەوەستان لەسەر ئەزمموی ئەوەی کە بزانن بەرەو چۆ دەڕوا بەرەو چ دەکەوێت. لە عینی حاڵدا دروشمێکی کە ئاخوندەکان بەدەستیانەوە گرت دروشمێکی زۆر زۆر زیرەکانە و فریودەرانە بوو، نە ڕۆژهەڵات نە ڕۆژ ئاوا کۆماری ئیسلامی، نە شەرقی نە غەربی جەمهوری ئیسلامی. و ئەمە لە ڕاستیدا دەرەتانیدا بە کۆماری ئیسلامی کە لە هەردووگلا کەڵکی خراپ وەربگرێ، هەم لە ڕۆژ ئاوا هەم لە ڕۆژهەڵات. لە ڕۆژهەڵات هەتا ئێستاش دەبینین چین و رووسیە و هەندێک لە وڵاتەکانی دیکەی ئاسیایی لەگەڵە، و لە ڕۆژ ئاواش بە تایبەت ئوروپا کەوتە سیاسەتێکی کاسبکارانە لەگەڵ کۆماری ئیسلامی و لەسەر بنەمای مەسلحەتی ئابووری و اقتصادی خۆی لەگەڵ کۆماری ئیسلامی هەنگاو بە هەنگاو چۆ پێشێ. دەتوانم ئەوە بڵم کە کۆماری ئیسلامی بە زیادەکردنی هەموو ئەوانە هیچ لە ڕاستیدا تۆلەرانس و سینەفراوانیەکی نیشان نەدا بۆی ئەعتراز لە دژی خۆی، چۆن خۆی لەسەر عەرز بە نوێنەری خوا دەزانی، خۆی بە حەقتر لە هەموو کەس دەزانی و حیزبەکەی بە حیزب الله دەزانی. لە ڕاستیدا هەر چەشنە دژایەتێکی تاک و کۆمەڵ و شار و ناوچە و ئوستانەکان و نەتەوەکانی دیکەی ئێران بە تونترین شێوە سەرکوت کرد. کاک ڕزا خۆ دەڵێ یەکێک لە تایبەتمەندەکانی کۆماری ئیسلامیەوەی سەرکوتە و لە سەرەتای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی بە تایبەت دوای فتوای خومێنی و هاتنی خەڵخاڵی بۆ کوردستانە تا ئێستاش بە شێوەی جۆراجۆر سەرکوت و ئەشکەنجە و بەندی خانە هەروە درێژە هەیە. وەکو ناوەندی هاوکاری پارتەکانی سیاسی کوردستان دوای لێکدانەوەی ئێوە لە بەرامبەر سەبارەت بە کۆماری ئیسلامی چیە؟ ئایا پێتان وایە کۆماری ئیسلامی ئەو قابلیەتی تێدا هەیە کە دان بە مافەکانی کورد لە کوردستان ئێراندا بنێ؟
نەخێر لە نەزەر ناوەندی هاوکاریەوە و هەموو هێزەکان من دەتوانمەوە بڵێم کە هیچ ئینتزارێک لەوەی کە لە چوارچێوەی کۆماری ئیسلامی لە کاتی مانەوەی کۆماری ئیسلامی بەسەر دەسەڵاتی سیاسی لەو وڵاتەی کە پێی دەڵێن ئێران بمێنێتەوە مافی گەلی کورد و هەموو هەر گەلێک لە ئێران غەیرە ممکنە. هەلە دەزانین کە لە ڕۆژی 28 گەلاوێژی ساڵی 1358 کە ئەمڕۆ کەمتر لە 2 حوتمان ماوە بۆ سا ڕۆژی هێرشی ڕژیم و فتوای خومێنی بۆ سەر کوردستان، دەزانین کە یەکەمین فتوای دەرکرد خومێنی لە دژی خەڵکی کوردستان کە ئیسلامی 6 مانگ و 6 ڕۆژ دوای هاتنە سەرکاری هێرشی گەورەی کوردستان و تا ئێستا بەردەوام بووە. بەڵام ئەگەر بین بەراوردێکی بکەین لە نێوان ئەو 40 ساڵەوە بەرتا بزافی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لەم 40 ساڵە زۆرتر گەشەی کردووە. جغرافیای سیاسی کوردستان پان و بەرینتر بووەتەوە و جەماوەرێکی زۆرتری خەڵکی کوردستان لەسەر خەباتی ڕزگاری خوازی خۆیان و گەیشتن بە مافی خۆیان کە مافی دیاریکردنی چارەنووسە سوورن و بەردەوام. ئەوەی بۆتەوە بۆ کۆماری ئیسلامی ڕسواییە. کۆماری ئیسلامی قانونی داگیرکەری لە کوردستان بەڕێوە دەبا. کۆماری ئیسلامی وەک ناوچەیەکی داگیرکراو وەک ئەرتەشی بێگانە لە کوردستان ڕەفتار دەکا. بەڵام دەزانین کە خەڵکی کوردستان بە چ خۆڕاگری و بە چ قارەمانیەتێک و بە چ وەرەیەک و لە بەرابەر ئەم ڕاوەساون. من پێم وایە و هەمومان پێمان وایە کە ڕاستە لە گۆڕانکاری ساڵی 1357 ڕاستە لەگەڵ ئێمە نەورۆزی خوێناوی سنەفری خومێنی قەتڵی عامەکانی خەڵخاڵی ئیعدامی پادگانەی سەحراییەکانی خەڵخاڵی لە کوردستان ڕوبەڕووبووین و بە قیمەتی قوربانیدانێکی یەکجار زۆر لە کوردستان ئەم موقعی ئێستامان بەدەستێناوە. بەڵام بزافی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە موقعیەتێکی بەمەراتب باڵا دەسترە لە ساڵی 1357 و بە گۆڕنانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ڕووخاندنی ئەم ڕژیمە بە تاکید ئێمە لەگەڵ بزافێکی هەمەلایەنەتر سەرتاسەریتر جەماوەریتر و گەورەتر و ئاگاهتری خەڵکی کوردستان بۆ گەیشتن بە مافەکانی خۆیان ڕوبەڕوو دەبینەوە. ڕەنگەوە چۆنە؟ ئایا کۆماری ئیسلامی تەنانەت ئەگەر بۆمانەوەی خۆشی بێت لەبەرەوەی کە لە کوردستاندا بڵین 40 ساڵە خەباتر بەردەوام بووە ئەو ئاڵگۆڕە لە خۆدا پێک دێنێت کە مافەکانی گەلی کورد بدات لەگەڵ کاگرزای هاوڕایت؟ لەگەڵ کاگرزای هاوڕام بە تەواوی، ینی بەڵام ڕەنگە لە هێندێک گۆشەنیگای دیکەوە کۆمەڵێک شتم بۆ هات پێێتە پێشێ کە کەمێک بەرینتری بکەم. لە ئەساسدا بینە سەر ئەو قەزاوەتەی بینە سەر ئەو واقعیەی کە دەوڵەتە ناوەندیەکانی ئێران پێش کۆماری ئیسلامی بۆ تەنانەت پێش ڕێژیمی شاش ڕەزا شاش چه شتێکی بۆ کورد قایل بوون لە زمانی کۆماری کوردستاندا، لە زمانی کۆمەڵی ژێکافدا، لە ساڵەکانی 55 و 56 و 57 لە دوای 57 کە لە واقعدا کۆماری ئیسلامی هاتە سەرکار. هەنی لە ڕاستیدا ئێمە بۆ داوای دموکراسی و بۆ داوای کۆمەڵێک مافی سیاسی کۆمەڵایەتی لە دەوڵەتی ناوەندی ئێران هەتا ئێستا هیچ بەڵەیەکمان وەرنەگرتووە. ئەو هەیئەتانش کە لە ساڵەکانی 58 و 59 هاتنە کوردستان لە واقعدا بۆ خۆیان نێوان نابوو هەیئەتی ئارامکردنەوە، هەیئەتی حوسنی نیەت. هیچ جارێک دەوڵەتە ناوەندیەکانی ئێران بە کۆماری ئیسلامیشەوە پێش کۆماری ئیسلامی ددانیان بە ئەوە دانەناوە کە بێن لەسەر مافی میلەتی کورد و تووێژ و مزاکەرە لەگەڵ کورد بکەن. بۆیە من ئەمە لایەکی لای دیکەش ئەوەیە پێم وایە دووقاتی ئەوەی کە ئێمە دەبوو بەو تەجروبەیە بگەین کە لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا هەروەک کاگرزای شاریان پێفەرموو ناکرێ بەشێک لە مافەکانی میلەتی کورد وەربگیرێ یا دیاری بکرێ،
دووقاتی ئەوەی ئێمە لە ڕاستیدا ئەزمموی تاڵمان لە کۆماری ئیسلامی وەرگرتووە کە بۆ 20 ساڵەوە پێش ئێمە ئاخرین بڕیاری خۆمان لە سەر کۆماری ئیسلامی دابایە لەسەر وتووێژ دابایە ئێستا وتووێژ وەکو سیاسەتێکی نەرمونیان و با بڵین دنیا قبول کردووە دێنی باسی دەکەی خۆ شتێکی خراپ نییە وتووێژ قەت و لەگەڵ هیچ کەس شتێکی خراپ نییە بەڵام لەگەڵ کۆماری ئیسلامیەکی کە ئامادە نەبێ تەنانەت کەسانی ڕەدیفی 10 و 11 و 20 و 100یشی بێ لەگەڵ تۆدا بنیشێ و جارێک باس لە مافی میلەتی کورد بکە چ ئومێدێک بۆ وتووێژ هەیە بۆیە منیش بەڵە پێم وایە کە وتووێژ لەگەڵ کۆماری ئیسلامی ئەبات و ئەسڵان لەگەڵ شەوینیزمی ئێرانی پێگەیشتن لە چوارچێوەیەکی سنوورداری مافی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات پێم وایە دووری دەبینم و زۆریش ناواقعی دەبینم فەرموو کاک ڕەزا مادام هەڵوێستی ناوەند سەبارەت بە کۆماری ئیسلامی ئەوەیە پرسیارەکە ئەوەیە کە ئایا ناوەند بەرنامەی هەیە کە ڕوو لە خەڵکی کوردستانی ئێران بکات بە هاوکاری خەڵکی دیکەی ئێران یا ڕێکخراوەکانی سیاسی سەرانسەری ئێران هەوڵێک بدا کامیان من پێم وایە ناکرێ ئەم دوانە لە بەرابەر یەکتردا دابنێ بەڵام ئەتوانم وەڵامی پرسیاری جەنابیشتان وا بدەمەوە کە زۆر ڕوونە ئێمە ڕوو لە خەڵکی کوردستان دەکەین ناوەندی هاوکاری هێزەکانی کوردستانی ئێران بە بڕوای من ڕووداوێکی گرینگە من بە گرنگترین ئێتلافی سیاسی ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستانی ڕۆژهەڵات و لە تەنانەت لە ئێرانیشی دەزانم هیچ ئێتلافێکی سیاسی ئەوەندە ئێعتباری لە پشت نییە هیچ ئێتلافێکی سیاسی ئەوەندە جەماوەری لە پشت نییە بۆیە پێکهێنانی ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان واقعەیەکی مهمە و ڕووداوێکی مهمە بەڵام ئەوەی کە ئەم ناوەندە دوورە لە چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستان و دوورە لە سەتحی ئەو چاوەڕوانیانە و ئەو پتانسیەلێ و ئەو داخوازیانەی کە خەڵکی کوردستانەیەتی و هێشتا وەڵامی ئەرێنی بەوانە نەداوەتەوە ئەمەش کەمبودێکی ناوەندی هاوکاری حیزبە کوردستانەکان ئەتوانین چاوی لێ بکەین بەڵام بۆ ئەوەی بەحسەکە توور نەکێشێ بۆ وەڵامدانەوە بۆەوەی کە ئایا ئێمە لە بەرابەر هێزە ئێرانیەکان دەڵێن چی یا هێزە سەراسەریەکان دەڵێن چی ئێمە لەگەڵ ئەم واقعیەتە ڕوبەڕووی خا بمانەوێ و نەمانەوێ هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کوردستان مەرجەی سیاسی خەڵکی کوردستان خاه ناخا ئێستا نەبێ دەوری داهاتوو بێ لە گۆڕانکاریەکانی داهاتوو بێ لەگەڵ ئێتلافهای سیاسی موجود لە سەراسەر ئێران ناچارە دەکەوێتە گفتوگو دانیشتنەوە بۆیە ئێمە دەبێ ئەوانەی کە دژمانن خونسایم بکەینەوە کاک زافەر خۆشت پێشتر ئەندامی ڕێبەرایەتی حیزب بووە و هەڵبەت و بیریشت دێ کە سەردەمێک حیزب لە ئەندامی شوڕای با بڵێین بەرگری نیشتمانی بوو تۆ پێت وایە بێجگە لە ڕێکخراوی مجاهیدین ئایا ڕێکخراوی دیکە هەنا کە ئێستا ناوەندی هاوکاری پشتیان پێ بەستێ و لەگەڵان هاوکاری بکات ئیزم بدەن بەر لە هەموو شتێک کۆمەڵێک لە ڕاستیدا بۆ چوونی خۆم و ئەو کەسانی کە ئێمە هاوبیریمان هەیە لەگەڵ یەکتر لەسەر ناوەندی هاوکاری بڵم ئەوەی کە کاگرەزا فەرمووی ناوەندی هاوکاری باشە هاودەنجی ئێتلافی سیاسی پێکەوەبوونی سیاسی مەشوەرەت لەگەڵ یەکبوون باشە ئێمە بۆ ئێمە جێی تەئیدە بەڵام لەو جێگایەدا کە ناوەندی هاوکاری دەبوو چی کردبایە نەیکردو و ئێستا دەبێ بەرنامەی چ بێ بۆ دوا ڕۆژی ڕوخانی کۆماری ئیسلامی کە لە بەرنامەی دانیە یالانی کەم لە لای بیر و ڕای گشتی ڕوون نییە بە باوەڕی من ئەوە کۆمەڵێک پرسیارن کۆمەڵێک لاوازین کە قورسایەتی دەخاتە سەرشانی بەڕێوەبەرانی ئەندامانی ناوەندی سیاسی لە دەرەوە ناوەندی سیاسی نەیتوانیوە کۆڕی لایەنگران و ئەندامانی حیزبەکانی پێکهێنەری ناوەندی سیاسی وەگەڕ بخا لە ئەسی نەونەتەوەی لەواقعدا یەکدەست نۆنەرایەتی بۆ چوونی ئێستای ناوەندی سیاسی بکەن
ناوەندی سیاسی دروشمێکی استراتیژی نییە لە ڕاستیدا ناوەندی سیاسی وەک دروشمی سیاسی بۆ کوردستان چی دەوێت فێدرالیزمە مافی پێکەوە ژیانە لەگەڵ خەڵکەکانی دیکە شێوە خودموختاریەکەی پێشووە ئەمە بە باوەڕی من زۆر ڕوون نییە و ئەمە کەوتوتە لە ڕاستیدا دژایەتی لەگەڵ فکری ئەمڕۆی خەڵکی نێو خۆش لەو بارەدا پێم وایە ناوەندی سیاسی یا با بڵین هێزێکی پێشمەرگەی یەکگرتوو بەتوانە ئەگە ناوەندی سیاسی تا ئێستا پێچی نهێناوە لە واقعدا جزوی ئەرکە حیاتیەکان و بژێنەرەوەی ژیان و ئیدامەی ژیانی ناوەندی سیاسی دەبێت کە دەبێت لەو بارانەوە زۆر زۆر هەنگاو بەڕاستی هەڵبێنن بەڵام ئایا لە ئێراندا جیا لە مجاهیدینی خەڵک چی هەیە و چ خەڵک زۆرن لە ئێراندا خەڵک زۆرن بەڵام ئەو خەڵکانن نە حیزبی تعیین کنەندەن لە ئاستینەتەوەکانی دیکەی ئێراندا نە لە ڕاستیدا مێژوویەکی زۆر دوور و درێژیشیان هەیە ئەو خەڵکانە پاشماوەکانی سازمانی چریکە فدایەکانی خەڵکی ئێرانن پاشماوەکانی حیزبی تودەن پاشماوەکانی جەبهەی بەرەی میلین بەرەی نەتەوایەتی دکتور مستەدیق پاشماوەکانی کۆماری خوازەکانن و ئەوانە هەمویان ئێستا وەکو کۆڕ و کۆمەڵ و وەکو مەحفەل بە زاراوەی خۆمانی ڕۆژهەڵات مەحفەلن بە باوەڕی من ناوەندی سیاسی ئێمە زۆر زیاتر لە ئەندازە و لە پتانسیل و لە توانایی ئەوان کە لە مەیداندانین ئینێرژی لەگەڵ ئەوان سرف دەکا بۆ ئەوەی لەگەڵ ئەوان هاوکاری شتێکی خراپ نییە لە هیچ ئاستێکدا بۆ هیچ کەس شتێکی خراپ نییە بەڵام ئەوان ئەو توانایەیان نییە پێم وایە ئەو مەحفەلانە هەرگیز ناتوانن نوێنەرایەتی خەڵکەکانی خەڵکی عەرەب خەڵکی بەلوچ خەڵکی ئازەربایجان تورکمەن سەحرا بکەن و ئێمە بەو وەزعیەتە شپڕێ و بەربڵاویش کە لە نێو حیزبەکەماندا هەیە ئەوە 40 ساڵە ئیسپات بووە کە هێزی کوردی ڕۆژهەڵات بە حیزبەکانیشیەوە لە هەموو بەشەکانی دیکەی ئێران ئامادەترن بۆ ئەوەی کە شۆڕشەکە لە واقعدا ڕابگرن لە سبەی ڕۆژدا فەرمووی کاکرزا پێشەوەی کە ئەگەر تێبینە کتێبێ لەسەر قسەکانی کاک جەعفەری ئێستا وەکو ناوەند ئێوە شێوەی خەبات چۆن دیاری دەکەن چۆن پەیوەندی لەگەڵ خەڵک دەگرن خۆتان دەزانن چەندین ساڵە لە هەلمەرزێکی زۆر تایبەتیدانە پارتە سیاسەکانی کوردستانی ئێران ئایا چه شێوازێک لە خەبات بۆ هەلومەرزی ئێستادا هەڵدەبژێرن من لە پێشدا لەسەر فەرمایشەکانی کاک جەعفەر من پێم وایە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان هەموو سەرمایەی خۆی هەموو ئێعتباری خۆی نەخستوەتە پای ئەو هێزانەی کە لە ناو نەتەوەکانی ئێرانە یا لە سەرتاسەر ئێرانە بە ئێسڵا خەریکن کار دەکەن ئێستا ئەحزابی مەوجود ئەوانن هێزهای مەوجود ئەوانن ئایا لە گۆڕانکاریەکانی چ پێگێکی جەماوەری پەیدا دەکەن بۆ ئێستا لە ئێستەوە بۆ کەس ڕوون و دیار نییە بەڵام ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان لە هاوکاری لەگەڵ ئەم حیزبانە خەریکە پەیامێک بە جەماوەری نەتەوەکان دەگەێنێت ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان بە ئێعتباری 40 ساڵ مقاومەتی بە ئێعتباری ئەوەی کە 40 ساڵە لە بەرابەر کۆماری ئیسلامیە سەربەرزانە ڕاوەساوە توانیەتی موقعیەتێکی گرنگ بەدەستبێرێ بۆ خۆی مسۆگەر بکە مافی گەلانی ئێران بۆ گەیشتن بە مافی دیاریکردی چارەنووسی خۆیان بەڕەوا و بەرحەقەزانێ و ئێمە پشتیبانی ئەوانی و بۆیە لە دوا ڕۆژیشە لە دوا ڕۆژی ڕووخانی کۆماری ئیسلامی هەر کام لە نەتەوەکانی ئێران جەما بزوترەوەیەکی گەورەی نەتەوایەتی بکەوێتە ڕێ بە بڕوای من بە چاوی احترام و پێزانینەوە چاو لەم هەوڵانەی خەڵکی کوردستان دەکەن و چاو لە هەوڵەکانی حیزبە سیاسیەکانی کوردستان دەکەن بەڵام ئەوەی کە ناوەندی هاوکاری بێمەوە سەر پرسیارەکەی جەنابتان لە هەلومەرجی ئێستادا چۆن شێوازی خەبات دیاری دەکا من لە پێش داوەتان عەرز بکەم کە بەڕاستی هیچ حیزبێکی سیاسی شێوازی خەبات دیاری ناکە شێوازی خەبات بریتیە لە هەلومەرجێکی تایبەت لەوەی بە فارسی بە ئێسڵا پێی دەڵێن تەناسوبی قوا لە نێوان خەڵک و داگیرکەر یا ترازوی هێز
لە نێوان خەڵکی کوردستان و داگیرکەران ئەوە دیاری دەکات. ساڵی 1358 کاتێک کە خومینی فتوای جیهادی دەرکرد لە دژی خەڵکی کوردستان بە کۆمەڵە و بە دموکرات و 200 پێشمەرگەیان نەبوو. کاک جەعفەر حتمما زۆر باش ئەمە ئازانێ، بەڵام خەڵکی کوردستان بە تێکڕا ئامادەی بەرگری چەکدارانە و پێشمەرگانە و مسلحانە بوون بە ورەیەکی زۆر بەرزەوە. ئەی چۆنە مەسەلەن ناسری سەلیمی لە فرودگای سنەئا ئەوە سەربەرزانە قیت ڕاوەستاوە کە لە 2-3 متریەوە بە ڕەگباری ژێسێ گیانی لێ بستێنەوە. بۆ ئەم مقاومەتە دەکەن. بەنابەرین ئێمە لەگەڵ ئەم واقعیەتە ڕوبەڕووبین کە خەڵکی کوردستان لە بەرابەر ئەم ڕژیمە چۆن مقاومەتیان کرد، چۆن ڕاوەسان، چۆن شتیان کرد و هیچ حزبێکیش بڕیار و ڕاهنمودی نەبوو بۆ ئەوەی کە ئەوە بکە. یا لە دەهەی 60 دەزانین خەباتێکی پڕاوپڵی پێشمەرگانە بەڕێوە چوو هەموو تەرازوی هێز ئەوەی دەخواست و ئێمە تەنگمان پێ هەڵچنی بوو لە کۆماری ئیسلامی. بەڵام دەهەی 70 خەبەرێک لە خەباتی چەکداری داهەی 80 ئێستا مەسەلەن ئەم دەهەکە ئێمە دانیشتووی ئێستا پێکەوە قسە دەکەین سەردەمی بزوتنەوە کۆمەڵایەتیەکانە، بزوتنەوەی ژینکە پارێزی، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی مامۆستایان، دفاع لە کۆڵبەران، هەموو ئەمانە حرەکەتایەکی مەدەنی و سیاسی زۆر بەهێزن کە سەرتاسەری ڕۆژهەڵاتی کوردستان یا کوردستانی ڕۆژهەڵاتی داگرتووە. دوو مانگرتنی گشتی لە کوردستان بەڕێوە چووە. مانگرتنەکەی ئاخریان کە حدودی 2 ساڵ لەمەوە پێش بوو، دەزانین کە حدودی 10 ملیۆن نەفەر لە خەڵکی کوردستان لەم مانگرتنە بەشداریان کردووە. بۆیە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان تێدەکۆشێ لەم بە هەموو ئامرازێک بە هەموو شێوێک دەنگی خۆی بە خەڵکی کوردستان بگێنێ، هەڵیان خڕێنێ و لە دەوری یەک کۆیان کردەوە. مستەلزمی ئەوەیە کە خودی ناوەندی هاوکاری لەوەی کە هەیە ئێستا پتەوتر، قایمتر، شەفافتر، پێکەوە نزیکتر کار بکەن و پێکەوە بدوێن لەگەڵ خەڵکەکەی خۆیان و ئەم ئیتمینانە بە خەڵکی کوردستان بدەن کە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانیەکان وەک عالیترین مەرجعی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان عەزمی جەزم کردووە ئێرادەیەکی پۆڵاین و قەوی هەیە کە ئەم خەباتی خەڵکی کوردستان ڕابەرایەتی بکات. کاک جەعفەر بۆ خۆت دەزانی بیر و ڕای دەرەوە بەرامبەر بە چالاکی و بەرامبەر بە داخوازی خەڵکی کوردستان ئێران گرنگی خۆی هەیە. بەڕستان کە ساڵانێکی زۆرە لە دەرەوەنە ئەم گرنگیە تا چڕادێک دەبینن و پێت وایە بەگشتی لە دەرەوە خەبات خەڵکی کوردستانی ئێران بە شێوەیەکی پێویست بە دەرەوە ناسراوە. ئەوە کە بیرروڕای گشتی دنیا ئاوڕی داوەتەوە سەرپرسی کورد، ئەوە کە کورد و پێشمەرگە و خەباتی کورد لە پارچە جۆربەجۆرەکانی کوردستان بە شێوەیەکی بێوێنە ناڵم کەمیوێنە بێوێنە لە ڕاستیدا هاتۆتە سەر مێزی باس و خواسی کۆمەڵایەتی و سیاسی نێونەتەوەیی، ئەوە شتێکی ئاشکرایە. بەڵام ئێمە بەش بە حاڵی خۆمان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ناوەندی سیاسی هاوکاری هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان تا چه ئەندازەیەک توانیویانە ئەم بیر و باوەڕی گشتیە بە قەناعەت بگەێنن کە جەمهوری ئیسلامی داپڵەسێنەرە، جەمهوری ئیسلامی جنایەتکارە، میلەتی کورد مافخوازە، میلەتی کورد ئازادی خوازە، میلەتی کورد یەکسانی خوازە، میلەتی کورد مافی ژن، مافی گەورە، مافی بچووک، مافی هەموو کەس لە واقعدا دەپارێزێ. چۆن ئەم دوو لە واقعدا کۆنتراستە، ئەم دوو شتە دژبەیەکە بە گوێی بیرروڕای گشتی دنیا بگەیەندرێ، بە باوەڕی من لەو ئاستەدا زۆر 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 کەم کار کراوە. دکتۆر جەعفەری حامدی مامۆستای زانکۆ لە نۆروێژ، کاک ڕەزا کەعبی جێگری سکرتێری کۆمەڵەی زەحمەتکێشان، گەلێکتان سپاس دەکەین بۆ بەشداریتان لەو پرۆگرامە سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ ئێوەش وە بۆ داوەتەکانتان و زۆر سپاس بۆ هاوڕێی خۆشەویستم کاک ڕەزا و بۆ جەنابەت کاک سەلاحەوە بۆ هەموو هاوکاران لە دەرەوەی ئەمریکا. زۆر سپاس، منیش سپاسی جەنابتانەکە کاک سەلاح و زۆر زۆر بۆ کاک جەعفەری حامیدیش کات و شاتێکی خۆش
ئارەزوو دەکەم هیوادارم هەر سەرکەوتوو بن.